44 ساڵ لەمەوبەر لە ڕۆژێکی گەرمی مانگی تەمووزدا فەرماندەیەکی باڵا بەرز خۆی و دەستەیەک پێشمەرگەی چاونەترس چوون بۆ گوندێکی سەرسنوور و پێشوازیان لە شۆڕشگێڕ و هەواڵێکی خۆیان کرد. پێشمەرگەکان هێشتا کاریگەری نسکۆیان پێوە دیار بوو، دڵشکا و ماندوو بوون، بەڵام تا بڵێی تۆکمە و ورە بەرز دڵنیا بوون مەشخەڵی شۆڕشێکی گەورەوە لە داگیرساندایە. فەرماندە باڵا بەرزەکە کاک نەوشیروان بوو. هەواڵەکەی کە پێشوازیان لێ کرد مام جەلال بوو. شۆڕشەکەش شۆڕشی نوێی گەلەکەمان بوو. ئێستەش دوای 44 ساڵ لەو ڕۆژە ئەو کاروانە لەم شاری هەڵمەت و قوربانیە بەرەو بەغدا بەردەوامە. سڵاو لە شاری شاران، سڵاو لە قوتابخانەی فێربوونی کوردایەتی. ئەمڕۆ شوێن کەوتوانی ڕێبازی مام جەلال و کاکەنەوە پێکەوە هاتووینەتە خزمەتتان. پێکەوە هاتووین چونکە بە یەکەوە بەهێزترین. هاتووین پێتان بڵێین هی ئەم شارەین، بۆ ئەم شارەین، لێرە بووین و بە پشتیوانی ئێوە هەر لێرە دەبێنین. خەڵکی شارە حەیاتەکە، نیلی پۆش و خوێن سەوزەکان، ئەمڕۆ مەبەسمانە باس لە گرنگی ئەم هەڵبژاردنە و گرنگی دەنگی ئێوە بکەین، هەم بۆ خۆتان و هەم بۆ شارە حەیاتەکەمان. ئەگەر تەماشای 10 ساڵی ڕابردووی شاری سلەیمانی بکەین، هەمیشە پەرتەوازە بووین و هەمیشە لق و پۆپ و هێزی نوێمان لێ دروست بوو. ڕاستە ئەمە نیشانەی زیندوی سلەیمانی پیشان دەدات، بەڵام لە هەمان کاتدا وای کردووە هەم خۆمان لاواز ببین و هەم ببینە هۆکاری لاوازبوونی سلەیمانی. بۆیە ئەمڕۆ هاتووین بەڕاشکاوی بڵین کە بەمەستمانە سەنگ و قورسایی و شکۆی شارە حەیاتەکەمان بگەڕێنینەوە کە بە درێژایی 100 ساڵی ڕابردوو سلەیمانی لە هەموو بوارەکاندا هەمیشە پێشەنگ بوو و بۆ لەمەوداش هەر پێشەنگ دەبێت. ئێمە یەکێتی و گۆڕان کە خاوەنی یەک ڕوئیاین و هەڵقوڵاوی یەک قوتابخانەین لە چەند هەڵبژاردنی ڕابردوودا ڕکابەری سەرسەختی یەکتر بووین. چەقی ململانیەکانیش هەر لەم سلەیمانیەدا بووە، بەڵام ئەم ڕکابەرایەتیە تەنها سلەیمانی لاواز کرد. سەرۆک مام جەلال و ڕەوانشاد کاک نەوشیروان هەرزوو هەستیان بەوە کرد. هەردووکیان بڕوای قوڵیان بەکاری پێکەوەیە هەبوو، چونکە بڕوایان وابوو پێکەوە بەهێزترن. هەر بۆیە ڕێککەوتن نامەی دەباشانیان ئیمزا کرد. بیرتانە دوای ئیمزاکردنی ڕێککەوتن نامەی سیاسی نێوان یەکێتی و گۆڕان کاکەنەوەی ڕەحمەتی وتی عیبرەت لە دووسیندان نییە، بەڵکو عیبرەت لە جێبەجێکردنیدایە. بەڵێ کاکەنەوە ڕاستی دەکرد. ئێمە ئەمڕۆ هاتووین بیسەلمێنین کە عیبرەتەکەمان وەرگرت و بڕیارمان داوە پشت ئەستور بە دەنگی ئێوەی نیلی پۆش و خوێن سەوز ڕۆحی هەردوو هاوڕێی تەمەنا ئاسوودە بکەین کە هەموو ژیانی خۆیان لە پێناو و ئازادی و بەختەوەری و خۆشگوزرانی خەڵکدا بردەسەر. هاوڵاتیانی بە شەرەفی سلەیمانی، ئێوە باش دەزانن جیاوازی بەڕێوەبردنی سلەیمانی لەگەڵ شوێنی تردا ئاسمان و ڕێسمانە. ئەمە منەت نییە بەسەر سلەیمانیدا، بەڵکو ئەوە سلەیمانی خۆیەتی ناچاری کردوین گوێی لێ بگرین، بە قسەی بکەین، سازشی بۆ بکەین. شارێک یەکەم ئاڵای کوردستانی تێبەرز کرابێت، یەکەم ڕۆژنامەی تێدا چاپ کرابێت، یەکەم ڕاپەڕینی کوردی لە سەردەمی مەلیک مەحموود تێدا بەرپاکرابێت، ئیعلانی یەکەم حکوومەتی کوردی لە بەردەرکی سەراکەی کرابێت، ئەبێ ئێستا چاوەڕێی چی لێ بکرێت؟ هەموو ئەمانە وای کردووە سلەیمانی تەسلیمی هیچ هێزێکی سیاسی نەبێ کە هەڵقوڵاوی خۆی نەبێت و قەتیش تەسلیم نابێت. سلەیمانی شارێکی یاخیە، قەت فێری گوێڕایەڵی نەبووە،
بەڵکو هێزە سیاسیەکانن دەبێ گوێڕایەڵی ئەم شارە بن کە 50 ساڵە بووە بە فێرگەی فکری برای مەحمەد و مام جەلال و کاک نەوشیروان و کوردبوون و کوردپەروەری تێدا وەک منارەی مزگەوتی گەورە سەری بڵندە و نانەوێت. جەماوەری شەرەفمەندی سلەیمانی، شاری هەڵمەت و قوربانی، هاتوین ڕاستگۆیانە پێتان بڵین ئەگەر ڕۆژێک بەرامبەر ئەم شارە کەم تەرخەم بووین، ئەگەر بێمەبەست غەدرێک لەم شارە و ئەهلی ئەم شارە کرابێت بە گەورەی خۆتان بمان بورن بەڵام ڕێگا مەدەن ئەجێندای هیچ هێزێکی سیاسی بەڕاستەوخۆ بێ یا ناڕاستەوخۆ پێگەی ئەم شارە مەزنە لاواز بکات. ڕێگا مەدەن دەنگەکانتان پەرش و بڵاو بێت و بە قانزاجی لایانی ڕکابەرمان بشکێنەوە. ئێمە هاتوین بۆ ئەوەی ئەو هاوکێشە سەقەتە بگۆڕین کە تەنها حزبێک بڕیار لە چارەنووسی ملەتێک بدا. بۆیە داواتان لێ دەکەم هاوکارمان بن لە گەڕانەوەی هاوسەنگی هێز بۆ کوردستان. دەنگەکانتان مەسووتێنن و بە دەنگدان بەلایەنە بچووک و مزایەدەچیەکان بە فێڕۆی مەدەن و مەبنە هۆکاری سەرکەوتنی ڕکابەری سەرەکیمان. ئەوەشتان لەبیر نەچێ یەکێتیەکەی مام و گۆڕانەکەی کاکەنەوە لە هەموو کەسێک گەورەترە، بۆیە هەمووتان لە ڕۆژی دەیدا دەنگ بدەن چونکە بایکۆتکردن تەنها ڕکابەرەکانمان بەهێز دەکاتەوە. ئێمە لە ڕابردوودا سەلماندوومانە کە دەتوانین لە ڕێی دانوستانەوە کێشەکان چارەسەر بکەین. کاتێک ئێمە بە سەدان سەعات کۆبوونەوە و دانوستانمان لە پێناو قوتی خەڵکی خۆمان دەکرد، خەڵکی مزایەدەچی لە سۆشال میدیا خۆیان کردبوو بە پاڵەوان و قسەی زلیان دەکرد کەچی لە ناو پەرلەمانی عێراقدا بێدەنگ و بێڕەنگ دانیشتە بوون. ئەوەندەی لە میدیای کوردی قسەیان بە ئێمە دەوت نیو هەندە لە بەغدا بوونیان نەبوو. بەڵام خۆشبەختانە نەکەس گوێی لێگرتن و نەکەس گوێیان لێ دەگرێ. دەزانن بۆ؟ چونکەن لە بەغدا تەنها حساب بۆ هێزی کاریگەر و خاوەن سەنگ دەکرێ نەک کەسانی مزایەدەچی. ئێمە لە بەردەم دووڕیانێکی گرنگداین لە کاری سیاسی و کەلتوری ڕکابەرایەتی. لە ماوەی ساڵانی ڕابردوودا سیاسەتی پۆپیولیستیانە گەشتە ترۆپک و خۆشبەختانە لە ئێستا بەرەو لاوازی دەڕوا. لەم بانگەشەیەشدا هەندێک لە کاندیدەکان کەرەستەی بەردەستیان تەنها جنێودان و تەشهیرکردنە. ئەگەر ئەم جۆرە کاندیدانە سەرکەوتوو نەبوون لەم هەڵبژاردنەدا ئەوە مۆدێلی جنێودان و خەڵخەڵەتاندنی خەڵک کۆتایی دێ و هەنگاو دەنەین بەرەو ئیشی ڕاستەقینە و خزمەتی ڕاستەقینە. بەڕێزان، ئەمڕۆ هاتوین پلانە چوار خاڵیەکەی هاوپەیمانی کوردستانتان بۆ ڕوونکەینەوە. پلانی یەکەمان بریتیە لە یەکڕیزی. بە پێکەنانی هاوپەیمانی کوردستان بەشی سەرەتایی ئەم پلانەمان جێبەجێ کرد. بە یەکڕیزیمان لە بەغدا مافەکانمان وەردەگرین و خۆشگوزرانی بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان بەدەستدەهێنین. پلانی دووهەممان بەدەستهێنانی بودجە و موچەی کۆمەڵانی خەڵکی کوردستانە. پلانی سێهەممان پێشکەشکردنی خزمەتگوزاری زیاتر و باشترە. پلانی چوارەمیشمان سەقامگیریە، چ لە ڕووی ئابووریەوە بێت چ لە ڕووی ئەمنیەوە. لە ڕێی بەهێزکردن و ئاساییکردنی پەیوەندیەکانمان لەگەڵ بەغدا هەموو توانای دیپلۆماسی خۆمان بەکار دەهێنین بۆ ئەوەی کۆتایی بە بۆردومانەکانی وڵاتانی دراوسێ و هێرشی ناو بەناوی فرۆکە بێ فرۆکەوانەکان بهێنین بۆ سەر شار و شارۆچکەکانی خۆمان. چونکە ئێمەی خاوەنی سلەیمانی، خاوەنی دارولمولکەکەی بابان قەت نەمەحکومی عەجەم دەبین نەسۆخرەکێشی ئالی عوسمان. شارە شەرەفمەندەکەی کوردستان، لێرەوە خۆمان بۆ سەرکەوتنی گەورە سەرتاسەری هاوپەیمانی کوردستان لە ڕۆژی دەیدا ئامادە دەکەین. بەڵێن دەدەین بە گۆڕی مام جەلال و کاکەنەوە کە لە باوەشی خاکی پیرۆزی ئەم شارن. بەڵێن بێت تا نەفەسێکمان هەبێت بۆ سلەیمانی ئەکۆشین، ناهێڵین سلەیمانی بکەوێ. بڵێ جارێکی تریش دەیڵێمەوە سوێن بە ئەڵڵا و بە کەلامی خوا، پشت ئەستور بە دەنگ و ئیرادەی ئێوە هەر لێرەوە سەرکەوتنی گەورەی هاوپەیمانی کوردستان ڕادەگەێنین.
چونکە هێز و حزب و لایەنێک نییە، چونکە هیچ هێز و حزب و لایەنێک نییە کە وەکو هاوپەیمانی کوردستان بەدیدێکی ڕۆشن و هاوچەرخانە و واقعیانە خوێندنەوە بۆ دۆخی سیاسی بکات. ئێمە پێمان وایە خزمەتکردنی ڕاستەقینەی میلەت دەبێت دوور بێ لە خۆنواندن و هەڵڵای میدیایی. پێشمان وایە سیاسەت بە بابەتێکی جددیە و بە کەسانی ڕاکردوو لە قەرز و قۆڵە و هێزی بچووک ناکرێ کە لە ئێستاوە سەرقاڵی کورسی گۆڕینەوە و سەودا و مامەڵەی ژێربەژێرن بە کێشە و معاناتی خەڵکەوە. بەڕێزان، ئەمڕۆ لە دوا بانگەشەی جەماوەری فراوانی هاوپەیمانی کوردستانین، بۆیە مەبەستمە ڕوو بە کەمەکچان و ژنان پێیان دەڵێم وەک چۆن لە شۆڕشی نوێدا کە شۆڕشێک بوو بۆ ئازادی و یەکسانی نێوان ژن و پیا و ڕۆڵی سەرەکیتان گێڕا و هیچتان لە پیاوان کەمتر نەبوو، ئێستەش و لەم قۆناغە نوێی ژانی سیاسی کوردستاندا دەبێ بە هەمان نەفەسەوە بەردەوام بن. داوا لە هەموو ژنانی کوردستان دەکەم خۆیان ئامادە بکەن بۆ ئەم قۆناغە نوێیە و لە پێناوی بنیاتنانی کۆمەڵگایەکی هاوچەرخ و یەکسان و لە پێناوی دەستەبەرکردنی مافەکانی خۆتان دەنگ بدەن بە هاوپەیمانی کوردستان. ئەوجا ڕوو دەکەمە تاک بە تاکی هاونیشتیمانیان لە هەر شار و شارۆچکەیەکی هەرێمی کوردستان و ناوچە جێنۆکەکان بن بۆ ئەوەی یەکڕیز بین و ڕەنج و تێکۆشانی سەدەیەکی ئینسانی کورد بە فێڕۆ نەڕوا دەنگ بدەن بە هاوپەیمانی کوردستان، بۆ ئەوەی هەمومان بە یەکەوە لە پێناو بودجە و موچەی کۆمەڵانی خەڵکی کوردستان و ئاوەدانکردنەوەی زیاتری شارەکانمان کار بکەین دەنگ بدەین بە هاوپەیمانی کوردستان، بۆ ئەوەی خزمەتگوزاری ڕاستەقینە پێشکەش بە خۆت و خێزانەکەت بکرێ دوور لە گوتاری ڕووکەشانە دەنگ بدەن بە هاوپەیمانی کوردستان، بۆ ئەوەی سەقامگیری بەگەڕێتەوە و دەرونی هەمومان ئارام ببێتەوە دەنگ بدەن بە هاوپەیمانی کوردستان، بۆ ئەوەی جارێکی تر سەرکێشی بە مەسەلەی نەتەوەی نەکرێت و ڕێگە نەدەین کێشە شەخسیەکان ژیانی هەمووان بخاتە مەترسیەوە و ماڵوێرانیمان بۆ بهێنێت دەنگ بدەن بە هاوپەیمانی کوردستان، بۆ ئەوەی ئازادی ڕادەربڕین هاوشێوەی سلەیمانی لە هەموو کوردستاندا بەرقەرار بێت و ڕۆژنامەنووس و چالاکوانان لە زیندانە نەبن دەنگ بدەن بە هاوپەیمانی کوردستان، بۆ ئەوەی کەرکووکی قودس و شنگال و خانەقین و بست بە بستی خاکەکەمان بگەڕێتەوە بۆ باوەشی نیشتیمان دەنگ بدەن بە هاوپەیمانی کوردستان. دوجاریش بۆ ئەوەی کۆتا پرۆژە و خەونی مامی گەورە و کاکەنەوە بەدی بهێنین و باڵانسی هێز بگەڕێنینەوە لە ڕۆژی دەیدا دەنگ بدەن بە هاوپەیمانی کوردستان. بە دڵنیاییشەوە تەنها ئێمە و مانان میراتگری ڕاستەقینەی ئەو ڕێبازەین کە فێری کردوین نەسرەوین تا سەردەکەوین هەر شاد و سەربەرز و هەر سەرکەوتوو بن.